بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان، دەمەوێت شتێکی خۆش و ناخۆشتان پێ برێم. تێکەرە یعنی جسمی ما ئەسڵی نییە، هەرچی لێ بکەین هەر لە ناو دەچی. ڕاضی بکەی، ڕێجیمی بکەی، خواردنی تەندروست بخۆی، خۆت بپارێزی، هەرچ بکەی کە مەفروضیشە ئاگامان لە جسمی خۆمان بیتن، کە مەفروضیشە خواردنی تەندروست بخۆی، ڕاضی بکەی، ئاگامان لە سەحەتی خۆمان بی، نەخۆشکەتین چارەسەری بکەین. بەڵام لەگەر ئەوانە هەر هەموو شتەکان ئەو جسممان عادیە سینەکەیە لە ناو دەچی دڵنیا بە لەوەی لە ناو دەچی. لەوەیەکە لە دنیایەکە باشترین شت کە بیکەین چییە؟ پاش عیبادەتە فەرزەکان کە خۆی گەورە لەسەری داناینە، تاڵەبی علم بین، علمی کۆ بکەینەوە و خۆمان شارەزا بکەین. باشترین زانیاری کۆکردنەوە زانیاری کۆکردنەوەی لە فقه، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرێ ئەوەی شارەزای بکەم لە فقه، باشترین ئەوەی کە شارەزابی لە فقه باشترین شتە دەیکاتن. دلیلی ئەوەی کە خوا خۆشویستیە. لێ ئەگەر شارەزای دینی هەوڵدا خۆت فێر بکەیت. لە پاشەوی باشترین شت ئینسان خۆی فێر بکاتن زانستی ئینسانیەکانە. لێیەکە ئەمن لەگە دکتۆر کاوەی ئەوڕۆکە بەرەو نەجەف دەڕۆین، بە جلی کوردی دەچین، بەشداری دەکەین لە کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە شاری نەجەف لە بۆ ئەنجامدانی نەشتەرگەری و بڕینی گەدە و نەشتەرگەریەکانی سەردەم. دەبی ئاگادار بین لەناو مێهرەبانی لەسەر دوو تەوەران ئیش دەکەین. یەکەمینیان زیادکردنی هۆشیاری تاک و نەخۆش لەگەڵ زیادکردنی زانیاری لە بۆ دکتۆرە بەڕێزەکان. هەموو دکتۆرە بەڕێزەکان تەشجیع دەکەین کەوە بەشداری کۆنفرانسات و وەرکشۆپ و ئەو چاڵاکیە پزیشکیانە بکاتن کە لە دەوروبەر و لە وڵاتەکانی دەگوزارێتن. ئاگادار بین لە هەمان کاتدا هەوڵ دەدەین جانبی مرۆیەکەش ڕۆژ بە ڕۆژ هەوڵ دەدەین تەوتری بکەین و زیاتری بکەین. بە پشتوانی خی گەورە مهرەبانی پاش 4 ساڵ 5 ساڵی بکە نسبەی خێرەکانی زۆر زیاتر دەبیتن، زیاتر ڕنگدانەوەی خەڵک هەستی پێدەکاتن. ئێستا کە خەستەخانەی مهرەبانی 3627 پشک لە کۆی 7500 پشی بوویتە پشتی خێری، ئەوەش پاڵ پشتێکی زۆر بەقووەت دەبیتن. لێیەکە بەردەوام سندوقی خێری ڕۆژی یەکشەم، دووشەم، سێشەم، چارشەم لە سەعات 3 تاوەکو سەعات 7 پێشوازی نەخۆشە فەقیرەکان دەکەن و ئینشاءالله لە مستەقبەلی 10 ساڵ 15 ساڵی بکە خەستەخانەی مهرەبانی تێکڕا دەبیتە خەستەخانەی خێری. ئەو کاتی نەشتەرگەریەکان زۆر زیاتر هەرزان دەبی، شەومانەوە، عینایە، خوددەت، ئەسعاری شتەکان زۆر هەرزانتر دەبی. ئەو کاتی لەوانەیە 20 ساڵت کە 30 ساڵت کە ئەمە لە ژێرگڵ بین، چونکە ئەو جستەیمە سینی عادیەکەیە لە ناو دەچی، دڵنیایینە لە ناو دەچی، دڵنیامە ئەو لاقەیمە ڕۆژێکدا دێ هەڵم ناگری، دڵنیایمە ئەو زارەی من ناتوانم قسەی پێ بکەم، دڵنیامە ئەو دەستانەی من پێم ناکرێت بیجوولێنم، دڵنیامە ئەو جەستە لە ناو دەچی. بەس ئەو جەستەی مهم نییە. ئەو جەستێ دەزانی چییە؟ وەکو گەوهرە چیە لە ناو قەپاغە چیە؟ کاتێکە لە کنزێڕنگری دەچین گەوهرێک لە ناو غیلافە چییە؟ قیمەتی ئەو پارەی کە دەیدەیە دوکاندارەکەی قیمەتی گەوهرەکەیە کە لە ناو قەپاغە چییە؟ کاتێک گەوهرەکە دێتە دەرێ کە ڕۆحە لە ناو ئەو جەستەیە، ئەو جەستە قیمەتی نامینێ. دڵنیا بن لەوەی قەپێلکەکەمان پارەی ناکە، ها ئەوەی کە پارەی دەکا گەوهەر و ڕۆحەکەیە. لێیەکە ئاگاداری ڕۆحەکانتان بن، نەیەخنە جەهەنەمێ، هەوڵدەن بچنە بەهەشتێ و بەهەشتیش گرانبەهایە، دەبی لۆی ماندی ببی. بەهەشت هەرزان نییە، ئەوەی وەتێگەیشتێ بەهەشت هەرزانە قیمەتی بەهەشتی نەزانیە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێتن ئەلا سیلعة الله غالیە ئەلا سیلعة الله جەنە. جەنەت بەهەشت شتێکی گرانبەهایە، خی گەورە بە هەرزانی نایداتە کەس. دڵنیا بە بەهەشت گرانبەهایە. خی گەورە عاقبەت خێرمان بکە، خی گەورە لە من خۆش بی و لەنگۆش خۆش بیتن
باشترین شت لەو دنیای ئەوەیە پێ بچینە باشتێ چونکە ئەو دنیاە دڵنیا بە هەمومان بەجی دێلین بمێنن بە سەلامەت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی